هاوڕێیان هەموو لایەکتان بەخێر بێن. سوپاسی زۆر زۆر بۆمان دووبوونتان عەزتان کێشا. خۆشحاڵین کە ئەم ئێوارە پێکەوە ئەبین بە هیوای ئەوەی کە بتوانین گفتوگۆیەک بکەین بۆ دەوڵەمەندکردنی بابەتێک کە ئێستا باسیەکەین. و هەروەها زۆر زۆر سوپاسی ناوەندی کلتوری چۆمانەکەم کە عەزتیان کێشام ئێوارە پێکەوە کۆیان کردینەوە، ماڵیان ئاوا بێ بە هیوای بەردەوامی و کاری باشتر. ئێمە ئەمڕۆ لێرەین، لە ڕاستیا بۆ ئەوەن لێرە نین، هەروەها هەندێک قسە بکەین و بڕۆین و تەواو. هاتووین بۆ قسەکردن لەسەر ئەم کتێبە بە پلەی یەکەم. ئەمە کتێبە وەکو فۆرم، بەڵام لە ناوەڕۆکە پرۆژەیەکی سیاسیە و هەر ئەو تایبەتمەندێش لەو کتێبە وای کردووە کە بەردەوام هەوڵە دەین چ لە ناوەوەی هەرێمی کوردستان چ لە دەرەوە کۆڕ و سیمیناری لەسەر بکەین. لەگەڵ ڕێزی زۆرم ڕەنگە ئەگەر کتێبێکی شعری وایە بڵاومان کردایەتەوە و زۆریش کۆڕ و سیمینارمان لەسەر نەکردایە، یا ڕۆمانیا یا کتێبێکی عام بواە، ڕەنگە ئەوەندەی پێویست نەکردایە با بڵێین ئەو هەموو کۆڕ و سیمیناری لەسەر بکەین. چونکە درکمان کردووە خەڵکانێک پێیان وایە ئەڵێ نارێم کتێبە نەبڕایەوە تاکەی قسەکردن لەسەر ئەم کتێبە. بەڵام ئەو کتێبە لەبەر ئەوەی پرۆژەیە، لەبەر ئەوەی لە دیدی ئێمەوە گرێدراوی ڕابردوو ئێستا و داهاتووی ئەو میلەتەیە تاک بە تاکی کۆمەڵگا بە بیر و بۆ چوونە جیاوازەکانەوە، چ ئەوانەی کە لەگەڵین چ ئەوانەی دژین یان نەیارن با بڵێن شتی بابەتەکە و ئەرکی بابەتەکە و ئەخوازێ ئێمە بتوانین ڕۆژانە ینی مانگانە بە پێی دەرفەت کە بۆمان بڕەخسێ لە هەر گۆشەیەکی ئەم وڵاتەیە لەگەر هاوڵاتیەکە دانیشین و گفتوگۆی بابەتەکە بکەین. بۆیە وەکووتمان بەڕێزان سروشتی کتێبەکە، سروشتی پرۆژەکە پێویستی بەم جۆرە دانیشتن و گفتوگوانە هەیە، هەتا وەکو بتوانین جا ساڵێکی ترە دوو ساڵی ترە نازانم ئەبێ بەردەوام بین لەسەر ئەمە. واتە ئەم کۆڕ و سیمینارانە جۆرێکە لە بەرپرسیارەتی، جۆرێکە لە تەکمیلە و مانادان بە کتێبەکە و بەشداریکردنی کۆمەڵگە لە گفتوگۆکردن لەسەر ناوەڕۆکی کتێبەکە. کیتر کە بە پێویستی ئەزانم باسی کەم، ئێمە ئەمڕۆ وەکو ئەم قۆناغا یاخود لە چرکە ساتێکی مێژوویە ئەژین کە وەک ئەوترێت پێچێ ئەم ناوچەیە کە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، چ لەسەر ئاستی جوگرافی، چ لەسەر ئاستی سیاسی، چ لەسەر ئاستی ئیداری، چ لەسەر ئاستی جەمسەربەندی، پێشبینی ئەوە ئەکێ لە بەردەم پرۆسەی گۆڕانکاریە بێ. و هەمومان ئەزانین مەیدانی ئەم گۆڕانکاریە بە پلەی یەکەم ئەو سەرزەمینەیە کە سەرزەمینی ئێمەیە. سەرزەمینی ئێمەیە کە باسی تورکیا ئەکەین، بەشێک لەگەل و لە نەتەوەکەی ئێمە لەوێ ئامادەیان هەیە و ینی کێشەیان هەیە، ینی ئەو مافەی کە پێویستە هەر هاوڵاتێکی تر هەیبێ نییانە. کە باسی ئێرانەکەی دیسان سەیرەکەی لە پرسی کووردا دیسان لەوێ کێشە هەیە، لە باسی عێراقەکەی بە هەمان شێوە، باسی سووریاکەی بە هەمان شێوە. واتە ئێمە ئەلەم چرکە ساتە لە یاخود لە چرکە ساتێکا گفتوگۆی ئەم کتێبە ئەەکەین کە سەرزەمینەکەمان لە بەردەم پرۆسەی گۆڕانکاریایە. میلەتەکەمان دیسانەوە دەسوپەنجە لەگەڵ قۆناغێکی ترە نەرمەکە و هەنگاو ئەنێ بەرەو قۆناغێکی تر، بەرەو دنیایەکی تر، بەرەو گۆڕانکاری. بەڵام پرسیارە جەوهەریەکە ئەوەیە ئایا ئێمە بە بەراورد بەو ڕابردووی کە ئێمەی گەیان بەم دۆخە، مرۆڤی کورد چ لەسەر ئاستی تاک کۆمەڵگەی کورد، چ لەسەر ئاستی جەمع و کۆ و با بڵێن سیاسی و حکومڕانەکان تا چەند ئامادەن کە مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەم گۆڕانکاریانە بکەن، تا چەند ئامادەن مامەڵەیەک لەگەڵ ئەم گۆڕانکاریانە بکەن، لەگەڵ ئەم پێشهاتانە بکەن بە جۆرێک لە جۆرەکان بە قازانجی میلەتەکەی ئێمەش بشکێتەوە. بۆ وەڵامی ئەم پرسیارە ئەگەڕێمەوە لەو کتێبە باسی دەقێکی هیگڵم کردووە کە فەیلسوفێکی ئەڵمانیە. هیگڵ باسی ئەو میلەت و نەتەوانە ئەکا یاخود ئەو ئاینانە ئەکا چۆن ئەتوانن بشتە ناو مێژووەوە، چۆن ئەتوانن ئامادەیان لە ناو مێژووە هەبێ.
ئەو پێی وایە هەموو دینێک یاخود هەموو نەتەوە و پێکاتە و کۆمەڵگەیەک دوو مێژووی هەیە. مێژوویەکیان مێژووی ناوەکیە جەوهەرە، مێژوویەکیان مێژووی ڕواڵەتی و دەرەکیە کە ینی وەکو هەر شتێکە ینی بەشێکی جەوهەرە بەشێکی دەرەوەی و ئەبینرێت. ئێمە شەرحی کورد دۆخی کورد لەم دەقەی گڵاکەین ئەو بۆ خۆی نمونەی هێناوەتەوە، بەڵام ئێمە لە نمونونەکەی خۆمانە هەم دۆخی خۆمان ڕوونەکەینەوە هەم دیدەکەی هیگڵیش ڕوونەکەینەوە. ئەگەر ئێمە لە ڕوانگەی هیگڵەوە هەڵسەنگاندنێک بۆ خۆمان بکەین لەم چرکە ساتە مێژوویە لە ڕووی دەرەکیەوە لە ڕووی ڕواڵەتیەوە لە ڕاستیە هەستەکەی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە زۆر پێشکەوتووە، چونکە مەسەلەن بە بەراورد بە 100 ساڵ پێش ئێستا جلوبەرگەکانمان، مۆبایلەکانی دەستمان، ماڵەکانمان، ئۆتۆمبیلەکانمان، بینای زانکۆ و بینای مەکتەبەکان، جادەپانەکان، پارکەکان، ینی تۆ هەستەکەی بالفعل کۆمەڵگەی کوردی وەکو هەر کۆمەڵگەیەکی تر لە ڕووی دەرەکیەوە لە ڕووی ڕواڵەتیەوە بە بەراورد بە 100 ساڵ پێش ئێستا بە 200 ساڵ پێش ئێستا ئەم کۆمەڵگەی ئێمە بەرەو پێشەوە هەنگاوی ناوە. واتە لەم ڕۆوە ئێمە گرفتێکی ئەوتۆمان نییە، ڕەنگە لە پێشی زۆر گەل و میلەت و وڵات و دەوڵەتیشەوە بینیانی لە ڕووی دەرەکیەوە. بەس کە بابین ئەی لە ڕوانگە ناوەکیەکەوە هەڵسەنگاندنێک بۆ خۆمان بکەین، ئەگەر بین مەسەلەن لە بواری یەکڕیزی ئەم میلەتە تەماشای خۆمان بکەین، هەستەکەی ئەم کۆمەڵگەیە دیسان لە 100 ساڵ پێش ئێستا ئاژی لە 200 ساڵ پێش ئێستا ئاژی. هەستەکەی ئەم کۆمەڵگەیە ئەگەر لە مەسەلەن لە 100 ساڵی ڕابردووە لە سەردەمی میرنیشتینەکانە جۆرێک لە پەرتەوازایی، جۆرێک لە خۆخۆری، جۆرێک لە ناپاکی هەبوو بێت، تۆ هەستەکەی ئێستاش بە هەمان ئەندازە و بگرە زیاتریش هەیە. ئەگەر لە ڕابردووە ئەمە جۆرێک لە عیبە بوو بێ، جۆرێک لە حەرام بوو بێ، جۆرێک لە نەنگی بوو بێ، ئێستا هەندێک جار تۆ بە جۆرێک لە جۆرەکان ناپاکی خیانەتی گەورە گەورە شەبینی، بەڵام شۆکیش دروست ناکات لە ناو کۆمەڵگا. یعنی وەکوتم ئەگەر تۆ تەماشاکەی کە کاتی خۆی مەسەلەن هەر گروپێک و میرنیشینێکیان بۆ خۆیان دروست کردووە، ئێستا لە هەرێمی کوردستانیشە هەر گروپی و بنەماڵەیەک مەسەلەن سوپای خۆی هەیە، ناوچەی نفوس و شوێن با بڵێن پاوان و دەسەڵاتی خۆی هەیە، هەر ینی وەکو سەردەمی میرنیشینەکانی. ینی تۆ لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی معریفیەوە هەست ناکەی ئەم کۆمەڵگەیە بەرەو پێشەوە چوو بێ. تەماشای دابەشبوونی کۆمەڵگە ئەەکەی مەسەلەن لەسەر ئاستی خێڵ تەماشاکەی لە 2025 خێڵگەرایی لە خراپترین فۆرمیا ئامادەی هەیە و کارەکە. بۆیە مەسەلەن ئەگەر لە ڕابردووە خێڵگەرایی بە جۆرێک لە جۆرەکان خێڵ لە پاڵ سروشت و سیفەتە خراپەکانیان کۆمەڵێک خەسڵەتی هەبوو بێت بە پێوەرەکانی کۆن، خەسڵەتی شەرەفمەندانە و چوزانمەوەی کە وتراوە پیاوانە و ئازایە قارەمانانە بوو بێ، بەڵام ئێستا لەم سەردەما خێڵ بەشێکی بەداخەوە تا ئەندازەیەکی گەورە ینی زیاتر لایەنە نەریەکەی کارەکە، ینی خەسڵەتە باشەکان کاڵ بوونەتەوە. بۆیە ئەلەم ڕۆوە ئەگەرەکو تۆ تەبان ئێمە قسەکانمان ڕێژەییە، ینی مەرج نییە دەقیق قسەکانی هیگڵ تەواو بێ، بەس ئێمە مانەوە قیاسێک بکەین. بۆیە ئەگەر تۆ لە ڕووی لە ڕوانگەی با بڵێن ناوەکیەوە مێژووی ناوەکیەوە تەماشای گەلەکەمان بکەی، هەستەکەی بالفعل کۆمەڵگەی ئێمە بەداخەوە ئەو کۆمەڵگەیە نییە ئامادە بێت بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە بەردەممانایە. یعنی چونکە گۆڕانکاری پێویستی بە سیاست و بە ستراتیژێکی یەکگرتوو هەیە، پێویستی بە پێکەوەبوون هەیە، پێویستی بە پلان و بە پرۆژە هەیە، پێویستی بە گوتاری هاوبەش هەیە، پێویستی بە خەمی نیشتیمانی هەیە. ئەم بابەتانە وەکو پێویستە ئێستا نییە. ئیتر تۆ تەماشاکە مەسەلەن لەوەی کە سەیرەکەی تا ئێستا حکوومەت دروست نەبووە، سەیرەکەی دۆخی معارەزە چییە، دۆخی دەسەڵات چییە،
سەیرەکەی ئێمە لە سەردەمێکە ئەژین کۆمەڵگەکەمان ئینتیمای نەماوە، ئینتیمای بۆ شەهید نەماوە بەداخەوە، ئینتیمای بۆ خاک نەماوە، ئینتیمای بۆ پێکەوە بوون نەماوە، خەمی گشتی لە هەر کاتێک کەمترە، پێکەوە بوون لە هەر کاتێک کەمترە، درزی زۆر گەورە ناو کۆمەڵگەکەمانە لەسەر ئاستی شار هەیە، لەسەر ئاستی لەهجە هەیە، لەسەر ئاستی ئاین هەیە، لە هەموو ڕوویەکەوە ئێمە لە ناو پەرتەوازەیەکی گەوران. بێگومان ئێمە 100 ساڵ پێش ئێستا، 500 ساڵ پێش ئێستا، 200 ساڵ پێش ئێستا کە نەمانتوانیوە با بڵێن لە فۆرمێکی تری پێکەوە بوونا، مەسەلەن وڵاتانی دنیا کە ئەبن بە دەوڵەت گریمان ئەمە بژاردەیەکە اینجا بە بژاردەیەکی ئیجباریە یا اختیاریە ئەوانی تر قبوڵیان کردووە، ئێمە کە ئێستا ئەوەمان نییە، ئەو پەرتەوازەیە بووە بەشێکی ئەڵێم، ناڵێم هەموو مطلقاً ئەوە بووە. ئێستاش کە ئێمە لە بەردەم ئەم قۆناغە نوێین دیسانەوە هەمان ئەو دەردانە بە جۆرێک لە جۆرەکان ئامادەی هەیە، بۆیە ئەمە جاری وا هەیە ئینسان تووشی جۆرێک لە نیگەرانی لە بێهیوایی ئەکا. ئێمە ڕاستە لەم هەفتە لەم 15-20 ڕۆژی ڕابردووە من بەش بە حاڵی خۆم ینی باسی بیر و قەناعەتی خۆمەکەم وەکو فەردێکی ناو ئێوە شایەتی ئەوە بووین یاخود بینەری ئەوە بووین جۆرێک لە هاوخەمی جۆرێک لە کۆدەنگی لەسەر پرسی کوردستانی ڕۆژاوا دروست بووە لە کۆمنتی خەڵکا کە ئێستا شتی لەسەر پێوان ناکرێ. ئەمە تا ئەندازەیەک دڵی خەڵکی خۆش کردووە، بەڵام بیرمان نەچێت دیسان ئەم پێکەوە بوونە وڵامێک نییە بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە بەردەم ناوچەکان وەتیایە ئەبێ کورد وەکو گەلێک وەکو نەتەوەیەک ئەبێ یاریکەرێکی جددی بێ و بەشخراوترینی ناویانە. بۆ ینی لەکوێ ینی تۆ تێبینی ئەەکەی دیسان درز و کەلێن هەیە. مەسەلەن یەکێک لەو خاڵانەی کە ئێمەی لەم 15 ڕۆژی ڕابردووە تووشی جۆرێک لە بێهیوایی کرد کە هەموو ئەم قسانەی ئەیکەم لەناو ئەم کتێبە بە فۆرمی جاجا حزوری هەیە، یعنی ئەم قسانەی ئەیکەین قسەی ڕاستە شتەکان تازن، بەڵام ئەم کتێبە خۆی لە ئەساسا بۆ چارەسەری ئەو دەردانە نووسراوەتەوە. ئەوەیە مەسەلەن لە پرسی کوردستانی ڕۆژاوا ڕاستە زۆرینەیەک هاوخەم بوون، بەڵام لە پاڵی شاهێستا ئێشتا بەشێک لە گەلەکەمان خۆی بە خاوەنی ئەو قەزەیە نازانێت. پێی وایە مادام ئەو جەنگەوەرانەی لەوێ لە کوردستانی ڕۆژئاوا نوێژ ناکەن تەبیعیە قەیچێکا با بکوژدن، با بێڕێزی و سوکاتیشان پێ بکرێت، با ئەو ژنە لەسەر ئەو شاخە لەسەر ئەو بینایە بەر بدرێتەوە. ینی بەڕێزان من بە پێویستی ئەزانمەوە بڵێم من لە عایلەیەکی ئیماندارم، خۆم موسڵمانم سوپاس بەخوا، کوردم و شانازی بە دینەکەمەوە بە پێغەمبەرەکەمەوە بە خواکەمەوە بە ئیمانەکەمەوە ئەەکەم، شانازی بە کۆمەڵگا موسڵمانەکەمەوە ئەەکەم و حەزیش ناکەم هیچ کەسێک بێڕێزی پێ بکە، ئەمە ینی پێویستە بێڵێن. بەڵام تۆ کە ئەبینیت خەڵکانێک هەیە لەبەر ئەوەی ئەو جەنگاوەرە کوردانە لەوێ مەسەلەن نوێژ ناکەن تەواوی ئیتر تەبیعیە کۆمەڵکوژ بکرێن، تەبیعیە خاکەکەت داگیر بکرێت، تەبیعیە مناڵەکانیان بکوژرێن، سوکایەتی بکرێت. و خەتەری هەرە گەورە چییە؟ ئەوی تری بەرامبەر کە داگیرکەرە بە جۆرێک لە جۆرەکان لەبەر ئەوەی شوناسی موسڵمانبوونی هەڵگرتووە بە شێوەیەک لە شێوەکان بەشێک لەم کۆمەڵگەی ئێمە هاوسۆزیان بۆیان هەیە. لە مێژووی لە ڕابردووە لە 100 ساڵ و 200 ساڵی ڕابردووە دیسان پەرتەوازایی لە ئاینداریە یەکێکی تر بۆ لە دەردەکانی ئێمە. ئالێرەشەوە تۆ سەیرەکەی کۆمەڵگەی کوردی تەنانەت ئێمە کۆکنین لەسەر ئاینەکەشمان، یەک خۆمان هەیە، یەک قورئانمان هەیە، یەک پێغەمبەرمان هەیە، یەک ئیمانمان هەیە، کەچی ئەوی تری دیندار یا منی دیندار ئەوی تر لە دینەکەمان بە برای خۆم نازانم، تەنها لەبەر ئەوەی مەسەلەن نوێژ ناکە، بەس ئەوی تری داگیرکەر ڕەنگە بە برای خۆم بزانم. ئێمە بەدبەختێکی زۆر گەورەیە.
بۆیە بەڕێزان یەکێک لەو بابەتانەی کە ئەم کتێبە تقریبان ساڵێکە نووسراوە تا ئێستا دەوری 5,000 دانەیەکی لێ چاپ کراوە ئەوە چاپی چوارەمێتی ئێستا چاپە بادینەکەی پێچێت تەواو بوو بێ ئەمڕۆ و ینی چەند لەم ساڵات ئەو بۆ پێنجەم جارە چاپەکرێتەوە. یەکێک لەو پرسانەی کە تایە باس کراوە پرسی دینداریە. لەوێ بەشێکمان داناوە بە ناوی خوتیماری ئاینی. لە خوتیماری ئاینیە باسی چیەکەین؟ باسی ئەوە ئەکەین لە دیدی ئێمەوە ئێمەی موسڵمان منی موسڵمان بە شانازیەوە دیندارەکان نەک دینەکە دیندارەکانی ئەم هەرێمە دابەش بوون بەسەر سێ بەشە. لەوێ سێ عینوانی جاجامان داناوە. عینوانی یەکەمیان ناومان ناوە ئاینی لە قوتونراو کە باسی ئاینی لە قوتونراوەکەین باسی ئەو جۆرە لە ئاینەکەین کە لە قەتەرەوە ئەینێرن بۆ ئێمە لە تورکیاوە ئەینێرن بۆ ئێمە لە وڵاتانی دەرەوە ئەینێرن بۆ ئێمە. ئەم ئاینە بەپێی ئەو کتێبە بەپێی بیر و باوەڕی ئێمە لە ڕووی شکلیەوە هەندێک جار لە ڕووی بنەما و پرنسیپیشەوە بالفعل بەشێک لە ئاینە پاڵفتە خودایەکە حزوری هەیە بەڵام وەکو هەر خۆراکێکی تری ئامادەکراوی ناو قوتو کە هەناردەی ئەم دیوی سنوورەکرێ هەناردەی وڵاتەکەی ئێمە ئەکرێ ئەم ئاینە بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵاو کراوە بە بەرژەوەندیە سیاسی ئەمنی سەربازی ئابوووریەکانی ئەوی تری داگیرکەر ئەینێرێ بۆ تۆ ئەگاتە دەستی تۆ و بۆی ئەم دینە بگاتە ناو کۆمەڵگەکەی ئێمە پێویستە کۆمەڵێک کەسایەتیش هەر لە ڕەگەزی خۆمی کورد نوێنەرایەتی ئەم دینە بکە لە کەوانەیەکە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ مامۆسایانی ئاینی ئەبێ مامۆسای ئاینی خۆی بۆ دروستکە بێ مەلای تایبەت بە خۆی بۆ دروستکە و هەڵگری ئەم دینە بێ. ئەم دینە کە دێتە ناو کۆمەڵگەکەی ئێمەوە کار ئەکا پێت ئەڵێ عەبڵای مەلانووری با کوڕی مەلا بێ با خۆیشی نوێش بکە با بنەماڵەکەشی لە 100 ساڵی ڕابردووە دیندار بوو بێ با لە دینداریە بەهۆی ئیمانەکەیەوە ڕوبەڕووی ستەمی بەعز بوو بێتەوە و کە سوکاری ئەنفال کرابێت و شەهیدیش کرابێ بەڵام بە پێوەری دینەکەی ئێمە مادام پشتیوانی لە جەنگاوەرە کوردەکانی ڕۆژە ئاواکە ئەو ملحیدە ئەو بێدینە هەر بەوەشەوە ناوەستێ پێت ئەڵێ وەکو ئەوەی چەپبوون جنێو بێ ئەڵێت تۆ چەپی تۆ ئەلمانیت تۆ سەر بەو خۆفرۆشانەیت دی منی تورکی منی ئێرانیە خوا بناسی ئەبێت لە دینەکەی منەوە کە بۆم نردووی شەخص کەسایەتی خۆت دروستکەی ئەو دینەی کە من بۆت ئەنێرم ئەو دینایە ئەتگەێنێتە بەهەشت ئەو دینەیە ئەتگەێنێتە بەهەشتێکی ڕاستەقینە بە جۆرێک لە جۆرەکان وە لەم دینە تۆ ئاساییە پلە دووبی ئاساییە من دەوڵەتم هەبێ کە هەڵگری شوناسی دینداریت مسلمان بوونی ئەبێ ئیتر منی پلە یەک قبوڵ بکەیت بۆیە جۆرێک لە تاکو بۆ بەرهەمەهێنێ جۆرێک لە ئیمانداری بۆ بەرهەمەهێنێ کە خودی خۆی لە ناو خۆیە ئەبێتە کارەکتەرێک بۆ جێبەجێکردنی ئەجەندای ئەوی تری داگیرکرد بە جۆرێک لە جۆرەکان پێت ئەڵێ لە کاتێکە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە ئەگەر لە 24 سەعاتە 48 سەعات بجەنگێ لە پێناو ئازادیە 48 سەعات کار بکات لە پێناو ئاوەدانیە هێشتا دەرفەتی ئەوە نییە بتوانین قەرەبووی هەزاران ساڵ ستەمکاری بکەینەوە کەچی لە ڕێگەوە پێت ئەڵێ ئەبێ ژن لە ماڵەوە دابنیشێ لە کاتێکە کە ژن لە ماڵەوە دانیشت ئاساییە با ژن لە ماڵەوە دابنیشێ بەڵام چۆن ژنێک لە ماڵەوە دابنیشێ ژنێکی ناچالاک ژنێکی پاسیڤ ئەو کاتەی کە ئەم گوتارە دێ ئەبێ بە گوتاری خودی تۆی دینداری کورد ئۆتماتیکی هەل لە ڕێگەوە کۆمەڵگەکەت 50% ئەکەی بە کۆمەڵێک جەنگاوەری ئەکسپایر لە ماڵەوە کەوتووە ینی ئێستا ئیتر داگیرکەرەکە هەر لە ڕێگەوە لە کاتێکا پێویستە 100 کەس 50 ژن لەگەڵ 50 پیاوە بە چەک بە فکر و معریفە بە شێوەی جاجا لەگەڵ داگیرکەرە بجەنگێ لە پێناو ئازادیە لە پێناو ئاینە لە پێناو ڕەوشت و ئەخلاق و خاکە گوتارەکەی ئەو پێت ئەڵێ 50% جارێ دابنیشن ژنەکان
بۆیان نییە ئەوانە بە پێی دینەکە بێ بڕۆن لە ماڵەوە دابنیشن. پەنجاکەی تریشی پیاوەکانە هەر لە ڕێگەوە بەو ئاینە لە قوتونراوە مێشکی لە کار خراوە، ئیتر کۆمەڵگەکە بەشێکی گەورەی هێزی خۆی لە دەسەدا. ئەو ژنانەشکە لە ماڵەوە ئەمێننەوە چ ژنێکە لە کاتێکە بە پێی دین، بە پێی فکر، دین یەکەمین قوتابخانەیە کە مرۆڤ تایە گۆش با بڵێن عەفوەن ژن یەکەم قوتابخانەیە لە خێزانە کە ئەتوانێ منداڵێکی بە ئیرادە دروست بکە، منداڵێکی بە ڕەوش دروست بکە، مناڵێکی ئیمانداری ڕاستەقینە دروست بکە، مناڵێک دروست بکە کە ئازادی لە پێناو ئازادیە بجەنگێ، لە پێناو دادپەروەریە بجەنگێ، لە پێناو مافی خۆیان بجەنگێ. ئەو ژنێکی بۆ دروستەکە خودی ژنەکە لەم ئەرکانە لەم بەهایانە بەتاڵ کراوەتەوە. بۆیە ئۆتماتیکی لە ماڵە جەنگاوەرێکی بۆ دروست کردیوی ئەو جیلەی کە لە داهاتوو دروستە بێ جیلێکی تەسلیم بووە بەوی داگیر کرد. تەماشاکەن، ینی خەتەرەکە خەتەرێکی زۆر استراتیجیە. ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکانی ئەم دینە لە قوتونراوە کە دێتە ناو کۆمەڵگەکەی ئێمەوە. لەوێ باسی جۆرێکی تر لە دینم کردووە، باسی جۆرێکی تر لە دینی دینداری ماڵی کراو. ئەم دینداری کێیە؟ ئەوانن کە دیندارگەلێکن لەگەڵ ڕێزمە، ئەمیش دیسانەوە دینداریەکە بە پێی بەرژەوەندەکانی دەسەڵاتێکت هەیە لەگەڵ ڕێز و حرمەتمە کۆمەڵێک، ئەمیش خۆی لە کەوانەیەکە کۆمەڵێک زانا و مامەسای ئاینی تایبەت بەخۆی دروستەکە. ئەم زانایە دێت فتووادا لەسەر ئەوەی کە مەسەلەن من غەڵەتێکم کردووەکو شخصێک، بەس چاوی ئەوە نابینێ لەم وڵاتە زوڵم و ستەم و گەندەڵی گەورە هەیە، هیچ کاتێک فتووا لەسەر ئەو بابەتە دەرناکە. بۆیە ئەم دوو جۆرە لە دین، ئەم دوو جۆرە لە مامۆسای ئاینی وەکوتم لە کەوانەیەکە نەک هەمووان بە مطلقی قسە ناکەم بەڕێزان. ئەم دوو جۆرە لە دین ئیماندارێکی بۆ دروستەکەن، هەم ستەمکاری قبوڵەکە هەم داگیرکاری قبوڵەکە. باشە بە جۆرێک لە جۆرەکان ڕۆح لە خودی ئەم ئیماندارە جەوهەری ئاین کە بریتیە لە ڕوبەڕووبوونەوەی ستەم، کە بریتیە لە ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری، جەوهەرەکەی لێ وەرگرتوویتەوە. ئەمە ینی گرفتێکی ئەجگار گەورەیە کە لێرە دین ئەکرێ بە ژەهرێک دەرخواردی کۆمەڵگەکەی ئێمە ئەدرێ. ئەی دینە ڕاستەقینەکە چییە؟ لێ باسی ئەو دینەمان کردووە. ئێمە بۆ گەیشتن بەخوا بە پەیامەکەی بە پەیامی پێغەمبەرەکەمان درودی خوای لەسەر بێ، بە قورئانەکە، بە تێگەیشتن لە قورئانەکە خۆمان ئەتوانین لێی تێ بگەین. لەوێ نمونەیەکم هێناوەتەوە، ئەوە جگە لەوەی ئێمە پێغەمبەرێکمان هەیە خۆی شۆڕەشگەڕێکی گەورە بووە، هەر لە ئەساسا بۆ وشیارکردنەوەی کۆمەڵگە هاتووە، هەر لە ئەساسا بۆ دادپەروەری و ڕزگارکردنی تاکەکان هاتووە، چ بە ژن و چ بە پیاو، کە ئێمە خۆمان ئەتوانین لێی تێ بگەین. لەوێ نمونەیەکم هێناوەتەوە باسی کاک ئەحمەدی موفتیزادەم کردووە کە لە کاتی خۆیان چۆن دین و دینداری و خەمی نەتەوەکە و خەمی نیشتیمانەکە و خەمی ئازادی و خەمی میلەت و هەموو ئەمانەی تێکەڵ کردووە. بۆ ناکرێ ئێمە لەو جۆرە لە دینداران بین؟ بۆ ناکرێ مەسەلەن ئێمەش دیندارگەلێک بین لە دینەکەی خۆمانە بەرگری بەرهەمبێنین، لە دینەکەی خۆمانە پێکەوە بوون و یەکگرتووی بەرهەمبێنین، لە دینەکەی خۆمانە ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری بەرهەمبێنین، لە دینەکەی خۆمانە بالفعل ئاوەدانی بەرهەمبێنین. ینی قەرار نییە ئێمە ینی هاتبین لەسەر ئەم زەویە بۆ ئاوەدانکردنەوەی ئەم وڵاتە، بۆ ئاوەدانکردنەوەی ئەم سەرزەمینە. ئێمە ئیماندار خوا بۆ ئەوەنە، ئێمە ئیماندار کە بڕوامان هەیە باسی ئەوە ئیماندارەکانەکەین. هەرگیز ستەمکاری ئاوەد لەگەڵ ئاوەدانیان نایەتەوە، هەرگیز داگیرکاری لەگەڵ ئاوەدانیان نایەتەوە، هەرگیز مرۆڤێکی کۆیلەی ناوشار ناتوانێت ببێ بە کارەکتەر و ڕەگەزی ئاوەدانکردنەوەی وڵات. ئەوە زانستە، ئەوە ئازادیە، ئەوە عەقڵ و مەعریفەیە، ئەوە بوونی ماڵێکی تایبەتی خۆتە، ئەتوانێ وات لێ بکات سەقامگیریت پێ بدات و تۆ بتوانانی بیر بکەیتەوە. هەر کاتێ تۆ ماڵی نەبوو دینیشی نییە، ماڵی نەبوو علمی نییە، ماڵی نەبوو سەقامگیری نییە، ماڵن داگیر کرا و قبوڵ کرد لەگەڵ حرمەتمە ئەوەی قبوڵی داگیرکاری بکات لە ڕوانگەی منەوە کەرامەتیشی نییە. بۆیە ئەو کتێبە باسی ئەوەکە ئێمە ئەبێ بزانین نمونەمان هێناوەتەوە. باشە بۆچی ئێمە وەکو ئەندەنووسیان نەبین؟ گەورەترین کۆمەڵگەی دیندار موسڵمان خێزانی ڕەسەن
جوانترین مزگەوتەکان ئیماندارەکان لەوێن کەچی وڵاتێکە جوولەکەشی تایە، مەسیحیشی تایە، بوزیشی تایە، سیخیشی تایە، لە ڕووی تەکنەلۆجیاوە زۆر لە پێشە، خەڵکیش دینداری خۆیەکات، دەوڵەتێکە بەرەو پێشەوە ئەڕوا. ئەی بۆ ناکرێ ئێمەی کۆمەڵگەی کوردی ئاوا بین؟ بۆ ناکرێ؟ بێگومان لەو کتێبە باس کراوە کە ئەکرێ. ئەوە یەکێک لە پرسەکانە طبعاً بە دوور و درێژی ئەبێ بخوێنرێت. طبعاً لەوێ باسی نمونەیەکم کردووە، نمونەی هیندستان کە کاتی خۆی چۆن هەندیەکان لە هیندستانە لە ساڵی 1970ەکانە ڕاپەڕینێک ڕوو ئەدات، لەوێ موسڵمانەکان و بوزی و سیخەکان پێکەوە ڕوبەڕووی داگیرکاری بریتانیەکانە بنەوە. لەوێ دوای شۆڕشەکە، دوای ڕاپەڕینەکە کە بریتانیەکان سەرکوتیەکەن، کۆمەڵێک لە خەڵکی پسپۆری بریتانیەکان ئەڕۆن بیرەکەنەوە چۆن بتوان ئەم موسڵمانانە کۆنتترۆل بکەین، وایان لێ بکەین ناکارەیان بکەین. لە دوای دراسە و توێژینەوەیەک دێنەوەڵێن کاکەگیان ئەم موسڵمانانە ئەبێ بڕۆین لەگەڵ ڕێز و حرمەت مادیسان، ئەبێ بڕۆین مامۆسایەکی ئاینیان لێ بکڕین، بیکەین بە پیاوی خۆمان لە ڕێگەی ئەوە ئەو کۆمەڵگەیە بێ ئیرادە بکەین. ئەو کاتە میرزا غوڵام القادیانی ئەو کابرایە ئیرادەی دینەکەی ویژدانی ئەڕەوشتی ئەکڕن بە پێی مێژوو، من ئەو کاتێمە لێوێ نەبووین، و ئەو کابرایە دوایی دێت بە خەڵکەڵێ خەڵکینە بریتانیەکان وەلی ئەمری ئێمن، ئەوانە ئاوەدانیان بۆ ئێمە هێناوە، ئەوانە ستەمکار نین، ئەبێ پشتیوانیان بکەین، نابێ ڕوبەڕووبوونەوەیان حرامە. وەکو چۆن ئێستا لەم کۆمەڵگەی ئێمە خەڵکەڵێ ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری تورکیا، ئێران، فڵان و فیسار حرامە. وەک کەسانێک کە پێیان وایە جەنگاوەرە کوردەکان شەهید نین، بەڵام ئەوانەی کە دەستدرێژیەکەنە سەر ژن و خاک و نیشتیمان و کەرامەتی ئێمە شەهید بن. بۆیە ئەو کتێبە داوای ڕابوونەکە، داوای وشیاربوونەوەی کۆمەڵگەکە ئێمە ئەبێ وەک ئەوانی تر دینەکەی خۆمان، خواکەی خۆمان، پێغەمبەرەکەی خۆمان و مێژوەکە وەکو خۆی بناسین و بیخوێنینەوە، خۆمان لەو ژەهرە پاککەینەوە کە ئەوانی تری داگیرکەر بۆ ئێمەیان ناردووە. لە بەشێکی ترا باسی ئەو دۆخە ئەەکەم کە ئەم سیستمە حکومڕانەیە چی جۆرە ئابوووریەکی هێناوە. تەمان کتێبەکە 19 بەشە بەڕێزان، ینی هەر بەشێکی پێویستی بە چەند کۆڕێکە، من بەشێک دوو بەشی تر باس دەکەم و تەواوی تر. لە بەشێکی تریا باسی ئەوە ئەکەین کە چی سیستمێکی ئابووری لەم هەرێمی کوردستانە ئیشەکە. لە هەرێمی کوردستانە کە هەرێمێکی دەوڵەمەندە بە سەروەت و سامان، بە نەوت، بە غاز، هەرچی خێر و بێری خێر و بێر هەیە کە مرۆڤ ناسیوێتی، کە سەرچاوەی دەوڵەمەندبوون و ئاوەدانی و پێشکەوتنە، خوا لەم سەرزەمینەی ئێمە هەڵی ڕشتووە. یعنی ئەگەر حکومڕانێکی باش هەبێت ئەتوانرێت لەم هەرێمەی ئێمە ئابووریەکی زۆر دادپەروەر کار بکە. ئابووریەک کە تایە ئەوەندە دادپەروەر بێ تاکەکانی کۆمەڵگا لە بەکەرامەتبوونی خۆیانە، لە ئازادی خۆیانە لەو پەڕی خۆشگوزەرانیا بژین. بەڵام ئەوان ئابووریەکیان هێناوە بە ناوی ئابوورین نیولیبرالیزمەوە کە لەم هەرێمەی ئێمە ئیشەکە بە جۆرێک لە جۆرەکان ئازادی و ماف تەنها بۆ دەوڵەمەندەکانە. لە کتێبەکە باسی نمونەیەکم هێناوە، نمونەیەکمان کردووە. تۆ ئەگەر خوا نەخواستە مۆزەفێک بی، ئەگەر دایکت مناڵەکەت تووشی نەخۆشیێکی قرس ببێت، ڕەنگە موچەکەت، خانووەکەت، سەیارەکەت بیشکەویتە ساڵ بچتە نەخۆشخانەکان، مناڵەکەشی خوا نەخواستە وەفات بکات و خۆیشی بکەویتە سوال و قەرزار بی. سیستمێکی حکومڕانی ئاوای بۆ تۆ هێناوە. پارەت نەبێ ناتوانانی لە مەکتەبێکی باشا بخوێنی، پارەت نەبێ بۆن چارەسەری نەخۆشیەکانە ناتوانانی بچیتە نەخۆشخانەیەکی باش، پارەت نەبێ هەتایە بۆت نییە ئەسڵەن سەفەرێکی وڵاتەکانی دەرەوە بکەیت، پارەت نەبێ بۆت نییە خانوویەکی چاگر هەبێ، پارەت نەبێ ئەگەر 6 مناڵیشی هەبێ لە ماڵێکە 6 مناڵەکە و 5 کچ بێ، 4 کچ بێ، دوانی کوڕ بێ، ئەبێ هەر 6 مناڵەکە لە ژوورێکە بخەوێنی، چونکە ناتوانانی نەو پارە نییە نەوت بکڕی هەموو ژوورەکان گەرم بکەیتەوە. ئەوە ئەو سیستمەیە هێناوێنە. بۆیە سیستمێکە کە ئەمیش دیسانەوە بە جۆرێک لە جۆرەکان تاکی کرد مرۆڤ کۆمەڵگەی کوردی خستۆتە ناو دۆخێکی تەواو نالەبار و پەرتەوازەوە، ناو دۆخێکەوە ڕاکە لە پێناو پارەوە، ڕاکە لە پێناو ژیانە، ڕاکە لە پێناو ئەوەی بژیت، بژی و مەمر،
بەڵام ئێمە لە کتێبەکە چۆن لەوێ باسی دینی خوایی پاڵفتەمان کردو ئێمە بێت دینداری ڕاستەقینەکە بناسینەوە و کاری پێ بکەین لەوێش دیسانەوە پێشنیازی ئابووری ژیانەوەمان کردووە ئابووری ژیانەوە و ئابووریەیە کە تایە هەموو توانە مادی و مرۆیەکانی کۆمەڵگە لەم کۆمەڵگەیەمە حزوری هەیە ئەکرێت لەناو لەم وڵاتەیە سیستمێکی حکومڕانی بێتە ئاراوە تایە پێداویستیەکانی کۆمەڵگە لە نمونەی نەخۆشخانە لە نمونەی قوتابخانە ئەمانە بە بەلاش بن پێداویستیەکانی وەکو هاتوچۆ وەکو کارەبا وەکو سوتەمەنی بە نرخێکی گونجاو بن کە هاوسەنگ بێ لەگەڵ داهاتی ڕۆژانەی تۆوە ئەو پێداویستیانەی کە بۆ هەر مرۆڤێک بە دەوڵەمەند و هەژارەوە پێویستی پێێتی لە ئابووری ژیانەوە جۆرێک لە دادپەروەری دێتە ئاراوە کە هیچ مرۆڤێک لەبەر هەژاری لەبەر بێکاری لەبەر کەمەندامی لەبەر ئەوەی ژنە یا پیاوە لەبەر ئەوەی مناڵە یا پیر و پەکەوتەیە احتیاج و پێداویستی بە پێداویستیە سەرەکیەکانی ژیان نابێ سیستمەکە بۆتی دەستەبەرەکە لە پاڵ ئەوەشە ئەوەمان ناوە بە بازنەی یەکەم بازنەی دووەمیشی بازنەیەکە کرانەوەی جیهانەکەمانە وڵاتەکەمانە بەڕووی کۆمپانیەکان و سەرمایەدارانە با بێن بەنداو دروستکەن با بێن کارگەی گەورە دروستکەن با بێن داهێنانی گەورە بکەن بانقا کۆمپانیایە سیستم بۆ بەرهێنانی دەرەوەیە هەموو شتێک ئێمە خۆمان ناتوانین بیکەین بەڵام ئەمەش دیسانەوە بە جۆرێک لە جۆرەکان لە چوارچێوەی یاسا و ڕێسا ڕێکەخرێ کە تایە بەرژەوەندی کۆمەڵگەکەمان تایە بەرژەوەندی ئەوی تری سەرمایەدار ئەوی تری دەوڵەمەند و دارە دەستەبەر کرابێ طبعاً بەڕێزان ئەیتر لەوێ بە جۆرێک لە جۆرەکان باسی سیستمی خێڵگەراییمان کردووە کە چۆن لە ڕابردووە داگیرکەران لە خێڵە ئێمەیان داگیر کردووە چۆن دەسەڵاتداران لە خێڵە پەرتەوازەمانەکەن تۆ تەماشاکە لەوێ بە وردی باس کراوە چۆن لە خێڵگەراییە بە جۆرێک لە جۆرەکان تاکێک بەرهەمەهێنێ جۆرێک لە خەسڵەتەکانی مرۆڤێکی کۆیلەی تایە هەر وەک چۆن دینەکەش ئەو دینەی کە کارەکە دینە خوایەکە ناڵێن بەڕێزان ئەو دینەی کە لەو لە دەرەوە بۆمان ئەنێرن جۆرێک لە ئیماندار دروستەکە سەرداربوونی ئەوی تری داگیرکەری قبوڵە و خۆی پێپلە دووە هەر وەک چۆن ئابووریەکەش تاکێک بەرهەمەهێنێ ئەوەی دەوڵەمەند و دارا بوو ئەتوانێ خۆش بژی ئەوەی هەژار بوو ئەبێت لە خواری خوارەوە بێ هەموو ئەم سیستمانە بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵگەیەک بەرهەمەهێنن کۆمەڵگەیەک کە تایە ستەمکاری قبوڵەکە کۆمەڵگەیەک تاکێک بەرهەمهێنن کە باوەڕی بە ئیرادەی خۆی نییە تاکێک بەرهەمەهێنن کە چاوی لەوەیە تەنها بەرژەوەندی تایبەتەکانی خۆی بەدەست بێنێ دایک و باوکێک دروست ئەکا ئەم دایک و باوکە لە بری ئەوەی هانی تۆی مناڵ بدا بڵێ کوڕم نە لە مەکتەبەکەت نە لە گەڕەکەکەتە نە لە ئاستی ئەوی تری داگیرکەرە نابێ ستەم قبوڵ بکەی نابێ ناحەقی قبوڵ بکەی نابێ قبوڵ بکەی مافەکە بخورێ پێی ئەڵێ کوڕم مەڕۆ پێشەوە خۆت مەدە بەکوشت فڵانەشت مەکە خۆ بپارێزە بە جۆرێک لە جۆرەکان تاکێکی ترسنۆک تاکێکی هەلپەرست تاکێکی خۆپەرست تاکێکی مژۆڵە بەرهەمەهێنێ ئەم تاکە هەموو گیانی پڕپڕە لە ڕەشبینی هەموو گیانی پڕپڕە لە قبوڵکردنی هەموو جۆرەکانی ستەم ئەم تاکێکی نەفەس کورد تاکێک هەموو ڕێگایەکی ناشەرعی ئەگرێتە بەر لە پێناو بەرژەوەندە تایبەتەکانی خۆیە بەڵام ئامادە نییە مانایەک بە خەمی گشتی بدە ئابۆیە بەڕێزان ئەم کتێبە طبعاً لەوێ باسی ئەوەمان کردووە گرنگی کەرامەت چییە گرنگی خودناسی ئینسان چییە 19 بەشە ئەی سیاسەتی ڕاستەقینە و سیاسەتی ساختە چییە ئەی دەسەڵاتی ڕاستەقینە و دەسەڵاتی ساختە چییە ئەی معارەزە چییە معارەزەی ڕاستەقینە و معارەزەی ساختە چییە ئەی ئێمە کورت و پخود بە وردی تا ئەندازەیەک ئەوەندەی درکمان پێکردووە پەنجەمان خسۆتە سەر برینەکان وە ساڕێژەکەشمان خسۆتە ڕوو وە لە کتێبەکە باسی ئەومان کردووە کارەکتەری ئەم گۆڕانکاریە
کارکتەری یاخود دکتۆری چارەسەرکردنی ئەم بیماریانە ئەم دکتۆرەی کە بتوانێت تیماری دەردەکان بکە خودی تاکەکانی کۆمەڵگەن، خودی ئیماندارە ڕاستەقینەکانن، خودی ئەو مرۆڤانن کە دکی باشی وشیاریان هەیە، خودی ئەو مرۆڤانن کە خەمی نیشتیمان و پێکەوە ژیان و ژینگەی وڵاتەکەیان هەیە. بۆیە کتێبەکە پرۆژەیەکی هەم سیاسی هەم معریفیە. لەناو کتێبەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەفسانە و ئەدەب ئیشەکە، سیاست ئیشەکە، لە شوێنێکی ترا فکر و فەلسەفە ئیشەکە، لە شوێنێکی ترا چیرۆک ئیشەکە، لە شوێنێکی ترا ئابووری ئیشەکە، لە شوێنێکی ترا سەرکۆنە و لە شوێنێکی ترا حەماس و ئەوانە ئیشەکە. بە جۆرێک لە جۆرەکان کتێبەکە بۆ ئەوەیە لە کاروانی ژیانی ئەم کۆمەڵگەیە جۆرێک لە ڕوودا و بخولقێنێ. لەوێ باسی ئەومان کردووە ڕوودا و چییە؟ چی ڕووداوە؟ ڕووداوە گەرەک و من بین نمونەیەک بێنینەوە، مەسەلەن کاتێکە ڕاپەڕین ئەکرێ وەک بە جۆرێک لە جۆرەکان وەکو ڕووداوێک تەماشا بکرێ، هەرچەنە بەداخەوە دواتر ئێستا دۆخێکی دروست کردووە خەڵک تا ئەندازەیەک بێهیوایە. شۆڕشی فەڕەنسا ئەکرێ وەک جۆرێک لە ڕوودا و تەماشا بکرێ. ئەگەر بین ئەمە فۆرمێکی ئاینی تەماشا بکرێ، هەندێک جار هەموو موعجیزەکان ڕووداو بوون، چونکە تەنها قودرەتێک تەنها لە توانای خوا هەبووە. مەسەلەن ئەم با بڵێن ئافرەتێک بەبێ ئەوەی مێردی هەبێ مناڵێکی ئەبێ. ئەمە جۆرێکە لە ڕووداو کە لە ڕوانگەی ئاینیەوە موعجیزەیەکە بۆ پیشاندانی قودرەتی خوا. باشە، بەڵام لە سەرزەویە کاتێکە ئەوە لینکوان هوو لە وڵاتەکەی خۆیان جۆرێک لە ڕووداوە خوڵقێنێ. ئەوانەی کە سنگافورە ئاوادانەکەنەوە ڕۆژ جۆرێک لە ڕووداوە خوڵقێن بۆ خۆیان. ئەم کۆمەڵگەی ئێمە لە ئاستی تاکە، لە ئاستی کۆمەڵگە، لە ئاستی ئابووری و ئاین و باقی سێکتەرەکانی تری ژیانە پێویستمان بە دروستکردنی ڕووداوێکە تێپەڕاندنی ئەو دەردوژانانەیە. مانەوەمان لە ناو ڕابردووە، مانەوەیە لە ناو ڕەنجەڕۆیی و شکستە، مانەوەیە لە ناو ئەجەندای ئەوانی تری داگیرکەرە. ئیتر کاتی ئەوەیە کۆمەڵگەکەی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان خۆی بناسێت، خۆی ئاینەکەی خۆی بناسێت، خۆی ئابوووریەکەی خۆی ماناودار بکە. ئێمە لەوێ لە شوێنێکی ترا باسی ئەومان کردووە لەم چرکە ساتە لە هەر کات زیاتر پێویستمان بەوەی یەکێتیەکی نەتەوەیی دادپەروەرانە بێتە ئاراوە. لە یەکێتی نەتەوەیی دادپەروەرانە ئەبێ هەموو خاڵەکانی هێز یەک بخرێن. بەهێزیمان لە ئاینە، هەموو سەرچاوەکانی هێز لە ئاینەکەمانە ئەبێ بیخێنە خزمەت دۆزەکەمان. بەهێزیمان لە گرنگی دیموکراسیە. ئێمە لە دینداریە خۆمان خاڵی هاوبەشمانە لەگەڵ یەکترا، لەگەڵ خودی خۆمانی کووردە. لە دینداریە خاڵی هاوبەشمان لەگەڵ ئەوانی تریشا هەیە، پێک هاتە و نەتەوەکانی ترە. لە دیموکراسیە پێویستمان بە میکانیزمێکە بۆ بەڕێوەبردنی خۆمان. دیموکراسی بۆ ناو خۆمان خاڵێکی گرنگە، لەگەڵ ئەوانی تری دەوروبەرمانە یەکمانەخە. لە پێکەوەبوونە لە یەکێتیکی نەتەوەیی دادپەروەرانە ئێمە نابێت داگیرکاری قبول بکەین، وەک چۆن نابێت داگیرکەریش بین و قەتیش داگیرکەر نەبووین. بۆیە بە شێوەیەک لە شێوەکان بەڕێزان ئەم کتێبە، ئەم پرۆژەیە هەریەکە لە ئێوەی بەڕێزە، پرۆژەی ئەو بەڕێزانەیە کە باوەڕیان پێێتی و کاری بۆەکەن. و لەگەڵ ئەوەشا کە کتێبە بەڕاستی پێمان وایە پێویستە هەر پرۆژەیەکی سیاسی نەتوانێت لە ڕووی کللتوریەوە گۆڕانکاری لە کۆمەڵگا بکە، ناتوانێت گۆڕانکاری بەدی بێنێ. ئەم کۆمەڵگەی ئێمە وەک چۆن لە بواری سیاسی و حکومڕانیە پێویستی بە گۆڕانکاری هەیە، ئەبێت لەسەر ئاستی کللتوری کۆمەڵگەکەشمان تاکێکی نوێ بێتە بەرهەم، تاکێک کە توانای پێکەوە ژیانی هەبێ، تاکێک کە توانای ڕێزگرتنی لەوانی تر هەبێ، تاکێک توانای ئەوەی هەبێ خاڵە هاوبەشەکانی لەگەڵ ئەوانی ترا چالاک و یەک بخە. ئەم وڵاتەی ئێمە پێویستی بە ئاوادانیە، پێویستی بە پێکەوە بوونە. ومێ دەکەم هەمووی هێزە خێرەکان یەک بخرێن لە پێناو نیشتیمانێکی ئاوادانە، لە پێناو ئیمانێکی ڕاستەقینە و سپاس. کاتم زۆر گرتن.